بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێوم کاتتان باش بینەرانی ئەزیز لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوەلاتان ئەو پۆدکاستەی کە تیایدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکی دایەک دەکردنەوە. ئەم هەفتەیە باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە یەکێکە لە کێشەکانی کاتی دووگیانی ئەویش بەرزەپەستانی خوێنە. بۆ مەبەستش میوانداری زۆر بەڕێز دکتۆرە چرۆ شەریفمان کردووە کە پسپۆڕی ئافرەتان و لەدایک بوونە. بەخێر بن دکتۆرە، ئاواتان کردەوە. دکتۆرە بەرزەپەستانی خوێن چییە؟ جۆرەکانیشی چین؟ بەرزەپەستانی خوێن واتە هەر خانمێک ئەگەر هاتوو بەرزی پەستانی گیرە لە 140 لەسەر 90 زیاتر بوو لە دوو کاتی جیاواز بەلای کەمی 4 ساعتی لە بین بێت، دەڵێن ئەم خانمە تووشی بەرزەپەستانی خوێن بووە. ئەگەر بێت و باسی جۆرەکانی بکەین، ئێمە هەندێک خانممان هەیە بەر لە دووگیانیەکە خۆیان بەرزی پەستانی خوێنیان هەیە. هەندێک ئەمە زیاتر وا دەکا ئێمە بەچی بزانین خانمەکە لە پێش 20 هەفتەی دووگیانیەکەی خانمەکە بەرزی پەستانی خوێنی بەرزە کاتێک کە بۆی دەگرین یاخود پێشتر لەسەر دەرمان بووە. بەرزی پەستانی خوێن لە ماوەی دووگیانی کە پێی دەڵێن جێستەیشنەڵ هایپەرتێنشن، ئەمەیان خانمەکە لە دوای 20 هەفتەی دووگیانیەکە پەستانی خوێنی بەرز دەبێتەوە، هیچ کارگەریەکی لەسەر پشکنینەکانی نابێت. و جۆرێکی ترمان هەیە پریکلامسیە، ئەمەیان ئەگەر هاتوو لە دوای 20 هەفتەی دووگیانی بێ یاخود دایکەکە پێشتریش بەرزی پەستانی خوێنی هەبوو بێت بەڵام لەمەیان کاریگەری لەسەر پشکنینەکانی ڕوودەدات. ئەگەر جۆرەکەی تریش ئیکلامسیای پێ دەڵێن، ئەمە دەتوانین بڵێن خراپترین جۆرە کە دەبێتە هۆی ئەوەی دایکەکە تووشی مزاعفاتەکانی بەرزی پەستانی خوێن بێت و تووشی گەشکە ببێتن. زۆر چاکە دکتۆرە، هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە بەرزەپەستانی خوێن لە قۆناغی دووگیانیە چییە؟ خۆی هۆکاری سەرەکی ناتەواویە لە هاوڵ منداڵەکە کەوا دەکات بڕێکی کەمتر خوێن لە منداڵدانی دایکەکەەوە بچێت بۆ کۆرپەلەکە، هەروەها دەردانی جژەتەنێک بۆ ناوخێنی دایکەکە، ئەمە وا دەکات بەرزی پەستانی خوێن بەرز بێتەوە. زۆر باشە. ئەو دایکانی کە ئەگەری توشبوونیان زیاترەکەن، ئەو دایکانە دەتوانین ئێمە دابەشیان بکەین بۆ دوو جۆر. لەوانە هەندێک دایکمان هەیە هۆکاری سەرەکی یان هەیە کە بڵین ئەمانە ئەگەریان زیاترە تووشی بەرزەپەستانی خوێن بن لە ماوەی دووگیانێکە. لەوانە ئەگەر هاتو خاتونێک خۆی پێشتر بەرزی پەستانی خوێنی هەبووە بەر لە دووگیانیەکەی یاخود خاتونەکە لە دووگیانی پێشتری توش بووە، ئەگەری زۆرە لەم دووگیانیش توش بێ، یاخود خانمەکە نەخۆشی شەکری زۆری یەک یاخود زۆری دوی هەیە، یاخود هەر نەخۆشیەکی درێژخایەنی کلیەی هەیە، و یاخود خانمەکە نەخۆشی مەناعی جسمی هەیە وەکو لوپەس و فۆسفۆلیپید ئەوانە. چەند هۆکارێکی ترمان هەیە کە دەتوانین بە هۆکاری کیمام ناوەند داینین لەوەی کە خانمەکە ئەگەری هەیە تووشی بەرزەپەستان بێت لە ماوەی دووگیانیەکە. لەوانە خانمەکە دووگیانە بە دووگیانی یەکەمی یاخود دووگیانی دووەمێتی، بەڵام نێوانی دووگیانیەکانی لە 10 ساڵ زیاترە، و یاخود خانمەکە دووگیانە بە دوانە یاخود سیانە، و یاخود یەکێک لە کەسە نزیکەکانی وەکو خوشکی یاخود دایکی تووشی بەرزەپەستانی خوێن بوون لە ماوەی دووگیانێکیان. ئەمانش بە هۆکار دادەنرێن، بەڵام دەکرێت بڵێن کەمترە مەترسیەکانیان لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوەی دایکەکە تووشی بەرزەپەستان بێ لە ماوەی دووگیانیەکەی. زۆر باشە دکتۆرە، هەموو سەر ئێشەیەک یا ئاوسانی قاچێک بەڵگەیە بۆ توشبوون بە بەرزەپەستانی خوێن هەڵبەت لە ماوەی دووگیانیدا؟ نەخێر، ناتوانین بڵێن هەموو سەرێشەیەک یاخود هەڵ ئاوسانی قاچێک نیشانەی بەرزەپەستانی خوێن بێت. لەوانەیە خانمی دووگیان خۆی تووشی سەر ئێشە ببێت بەهۆی گۆڕانکاری لە هۆرمۆناتەکانی، بەهۆی گیرفانەکانی لوتی، بەهۆی ناتەواوی لە خەوی، بەهۆی ئەوەی خانمەکە لەوانەیە خواردنی باش نەبێت و تووشی دابەزینی فشاری خوێن بێت، و هەروها ئەوە دەبێتە هۆکار بۆ ئەوەی تووشی سەر ئێشە بێ. بۆی ناتوانین بڵین هەموو سەر ئێشەیەک لە ماوەی دووگیانی هۆکارەکەی بەرزی پەستانی خوێنە. و هەروها ئەگەر بینە بۆ سەر ئاوسانی قاچ و دەستەکانیشی، لەوانەیە هەر بەخۆی سروشتی دووگیانی وایە چەند گۆڕانکاریەک لە فسیۆلۆژی لەشی دایکەکە ڕوودەدات، لەوانە بڕی ئاو لە خوێندا بڕی خوێن زیاد دەکاتن، هەروەها گەڕانەوەی ئاو لە قاچەکان بۆ سەرەوە و بۆ دڵی کەمتر دەبێت، هەروەها بەهۆی پەستانی قورسی ڕەحمەکە لەسەر ناوچەی حەوزی لەوانەیە بێتە هۆی ئەو ئاوسانی قاچی، و
واتە مەرج نییە ئەگەر هاتوو خاتونەکە سەر ئێشەی هەبوو یاخود ئاوسانی دەست و قاچەکانی هەبوو بڵێ ئەمە بەرزەپەستانی خوێنە، بەڵام لە هەمان کاتدا دەبێ ئەم خاتونە بچێتە لای پزیشکی پسپۆر چێک بکرێتەوە، یاخود مەترسیەک ئەو هۆکارانی هەیە کە ئێمە لی بترسین تووشی بەرزەپەستانی خوێن دەبێ یاخود نا بەرزی فشاری خوێنی چێک بکرێتەوە. ئەگەر هاتوو هیچ کێشەیەکی نەبوو دەتوانرێت دڵنیا بکرێتەوە کە بەرزی پەستانی خوێنی نییە و بەڵام وا باشترە لە ژێر چاودێریش بمێنێتەوە. زۆر باشە. ئەی دکتۆرە چۆن ئەو نیشانە ئاساییانە لەگەڵ نیشانەی مەترسیدار خانمێکی دووگیان بتوانێت لێکیان جیا بکاتەوە؟ بەڵێ ئێمە هەندێک نیشانەمان هەیە کە دەڵێن خانمی دووگیان، بەتایبەت ئەوانەی کە مەترسیەکانی بەرزەپەستانی خوێنیان هەیە جێی مەترسین. ئەگەر هاتوو ئەم نیشانانیان هەبێت دەبێت بە زووترین کات ڕاوێژ بە پزیشکی پسپۆر بکەن، لەوانە سەرهێشەیەکی لە ناکاو یاخود سەرێشەیەکی بەردەوامی زۆر، بوونی ئازارێکی زۆر لە بەشی سەرەوەی سکی، دەتوانین بڵێن ژێر پەراسوەکانی. هەندێک جار خانمەکە ئەگەری هەیە بڕشێتەوە لەگەڵی و یاخود ئاوسانی لە ناکاو لە قات و دەستەکان ئاوسانێکی زۆر و لە ناکاو و یاخود خانمەکە بڵێت بینینم گۆڕاوە، مەسەلەن شتی تاریک ئەبینم، چاوەکانم لێڵن، نقطەی ڕەش ئەبینم، ئەمانە هۆکاری دەتوانین بڵێن ئەم نیشانانە مەترسیدارن بۆ خانمەکە. زۆر باشە دکتۆرە. ئەکرێت خانمێک تووشی بەرزەپەستانی خوێن بوو بێت بەڵام هیچ نیشانەیەکی لەگەڵدانە بێ؟ بەڵێ زۆر زاری وا هەیە خانم دێتە لامان ئێمە فشاری خوێنی بۆ دەگرین بەرزە، بەڵام خانمەکەی هەستی بە هیچ نیشانەیەک نەکردووە، لەوانەیە ئەو خانمە پێویست بێ لەسەر دەرمانیشدا بنرێت و چارەسەریش وەربگیرێ. بۆیەوە پێویستە خانمی دووگیان لە ماوەی دووگیانیەکەی چاودێری بەرزی فشاری خوێنی بکات. زۆر باشە. ئەی دوای ئەوەی ئێوە چەکتان کردە و دەستنیشانتان کرد بۆی کە بەرزی فشاری خوێنی هەیە، هیچ پشکنینێکی تر هەیە بۆ دایکەکە ئەنجامی بن و ئایا هیچ پشکنینێک ئەنجامەدەن؟ ئمە خۆکو بۆ دەستنیشانکردن ناتوانین بڵێن هیچ پشکنینێک بەتایبەت بکەین بەوەی کە دەستنیشانی بکەین ئەم دایکە بەرزی پەستانی خۆنی هەیە، تەنها بەوەی کە بەڵێ بە پێوانەیەکە ناتوانین قەرار بدەین، بەوەی کە خۆمان لی دەپرسین لە نیشانەکان و لەوەی پێوانەی دەکەین. ئەگەر هاتوو وەکو باسم کرد لە دوو کاتی جیاوازدا بەرزی پەستانی خوێنی بەرزتر بوو لە 140 لەسەر 90، ئێمە دەڵێن ئەم خاتونە تووشی بەرزی فشاری خوێن بووە. ئەو کاتە دەتوانین هەندێک لە پشکنین هەیە بیکەین بۆ ئەوی بزانین کاریگەری بەرزەپەستانی خوێنەکە لەسەر دایکەکە دروست بووە یان نا. لەوانە پشکنینی گشتی خوێن، پشکنینی جگەر، پشکنینی پرۆتین لە میزدا، ئەمانە لەگەڵ پشکنینی کلیەکان نیشان دەدەن کە تا چەند کاریگەری بەرزەپەستان هەیە لەسەر دایکەکە. زۆر باشە دکتۆرە. ئەی مەترسیە سەرەکیەکانی بەرزەپەستانی خوێن لەسەر دایک چییە و لەسەر کۆرپەلەش چییە بە هەمان شێوە؟ بەڵێ ئەگەر بێت و باس مەترسیەکان بکەین لەسەر دایک، بەڵێ مەترسی زۆرە. باوترینیان ئەوەیە کە دایکەکان زۆر لەوە دەترسێن تووشی گەشکە دەبن. ئەگەر هاتو کۆنتترۆل نەکرابێت گەیشت بێتە کاتێک کە وتمان ئەمە مەترسیدارترین جۆری بەرزی پەستانی خوێنە. یەکێک لە مەترسیەکانی تر لەوانەیە خاتونەکە تووشی خوێنبەربوونی پێشوەختە بێت بەهۆی ئەوەی بەرزی پەستانی خوێنوا دەکات هاوڵ منداڵەکە لە منداڵدانەکە جیابێتەوە. جاجاری وا هەیە ئەم خوێنبەربوونەکە هەستیشی پێ ناکرێت لە ژوورەوە، جاری وا هەیە خانمەکەش بە خوێنبەربوون دێت بۆ ئێمە. ئەمە مەترسی هەیە هەم لەسەر دایکەکە هەم لەسەر کۆرپەلەکەش. بە هەمان شێوە مەترسی دیکە ئەگەر باسکەین لەوانەیە ببێتە هۆی پەککەوتنی جگەر، پەککەوتنی کلیەی یاخود جەڵتەی مێشک یاخود جەڵتەی دڵ لە خاتونەکە بداتن. زۆر باشە. ئەی دکتۆرە ئەگەری توشبوون بە منداڵبوونی پێشوەختە زیادەکات؟ دەبێت و باز لە مەترسیەکان بکەین یان کاریگەریەکانی لەسەر کۆرپەلە. لەسەر کۆرپەلە دەتوانین بڵێن کاریگەری هەیە، لەوانەیە کۆرپەلەکە گەشەی بدوا بکەوێ لە کاتی دووگیانێکە، لەوانەیە پێویست بکە ئەو کۆرپەلەیە بە پێشوەختە لەدایک ببێت و هەروە ئەو کۆرپەلەیە کە لەدایک دەبێت لەوانەیە کێشی کەم بێ و هەروەها لەوانش بێتە هۆی ئەوەی کۆرپەلەکە لە ناوسکی دایکەکە بمرێت ئەگەر هاتوو دایکەکە تووشی خوێنبەربوون و جیابوونەوەی هاوڵ منداڵەکە بوو بێت. زۆر باشە. ئەم مەترسیانە چۆن کەم ئەکەنەوە ئێوە وەکو پزیشکی پسپۆر؟
ئێمە مەترسیەکان کەم دەکەینەوە بەهۆی ئەوەی کە هیستری خانمەکە بزانین و پرسیاری لێ دەکەین. ئەگەر هاتو خانمەکە وەکو ئەو هۆکارە سەرکیەکان باسمان کرد، خانمەکە خۆی پێشتر نەخۆشی بەرزەپەستانی خوێنی هەبوو بێت، یاخود خانمەکە خۆی لە دووگیانی پێشتر توش بوو بێت، خانمەکە نەخۆشی کلیەی هەبێت، یاخود خانمەکە خۆی نەخۆشی شەکرەی هەبێت، ئێمە ئەوە یەکێک لەم هۆکارانی هەبێت دەست بە پێدانی هەبی ئەسپرین دەکەین لە 12 هەفتەی دووگیانی تا کاتی منداڵبوونەکەی. ئەمە لەوانەیە مەترسیەکە کەم بکاتەوە لەسەری. بەڵام هەندێک هۆکاری تر کە وتمان هۆکارە مام ناوەندەکانن، وەکو لەوانەیە ئەگەر دوانی هەبێ لەم هۆکارە مام ناوەندیانە، وەکو دووگیانی یەکەمی بێت، ماوەی دووگیانەکانی لە 10 ساڵ زیاتر بێتن، یاخود خانمەکە کەسێکی نزیکی تووشی بەرزەپەستانی خوێن بوو بێتن، یاخود دووگیانەکەی دوانە وسیانە بێت. ئەگەر دوو لەو هۆکارانی هەبێت، ئێمە دەست بە هەبی ئەسپرین دەکەین بە گوێرەی کێشی دایکەکە بۆ ئەوەی بە دووربین لە مەترسیەکانی بەرزەپەستانی خوێن. زۆر باشە. ئیچ چارەسەریەکان چین بۆ حاڵەتەکە بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی ئێمە دەبێ بزانین چ جۆرە بەرزی پەستانێکی خوێنی هەیە دایکەکە. پێش دووگیانیەکە هەی بووە، ئەگەر پێش دووگیانیەکە هەیبوو بێت، ئەبێت لێی بپرسین بزانین کاریگەری لەسەر کلیەی، کاریگەری لەسەر جگەری کردووە یاخودنا، بزانین چ دەرمانێک وەردەگرێت خانمەکە. ئەگەر هاتوو لەسەر ئەو دەرمانانە بێت کە کاریگەری لەسەر کۆرپەرە دروست دەکەن، هەڵدەستین بە گۆڕانی دەرمانەکانی بۆ ئەو دەرمانانەی کە سەلامەتترن بۆ کۆرپەلەکە لە ماوەی دووگیانی. و هەروەها ئەگەر هاتوو خاتونەکە لە ماوەی دووگیانیەکە توش بوو بێت، ئەو کاتە ئێمە خۆمان بڕیار دەدەین بە گوێرەی بەرزی پەستانی خوێنەکەی. ئەگەر هاتوو بەرزی پەستانی خوێنەکەی لە 140 لەسەر 90 زیاتر بوو، ئەو بڕیارماندا خاتون بەرزەپەستانی خوێنی هەیە. ڕێنمایی دەکەین بەوەی کە هەفتەی جارێک بۆ دوو جار بەرزی پەستانی چێک بکاتەوە، دەرمانەکانی بە جوانی وەربگرێت. هەروەها چەند پشکنینێکی هەیە، لەوانە پشکنینی خوێن و جگەر و کلیەکان کە پێویست دەکاتن هەفتەی جارێک چێک بکرێتەوە، بتابزین کاریگەری هەیە لەسەری یاخودنا. بەڵام ئەگەر هاتوو خاتونەکە بەرزی پەستانی لە 160 لەسەر 110 زیاتر بوو، ئەو کات ئەم خانمانە پێویست دەکات بخەوێنرێن لە نەخۆشخانە تاکو بەرزی پەستانەکەیان دەگاتە خوار 140 لەسەر 90. ئەو کاتە خانمەکە لە خەوێندر دەنێردرێتە ماڵەوە، بە هەروەها دەبێت لەژێر چاودێری بێ، ئەویش بە هەمان شێوە. لەوانەیە پێویست بکە ڕۆژانە بەرزی پەستانی خوێنی بگرێت، و هەروەها پشکنینەکانی زیاتر لە دوو جار لە ماوەی هەفتەیەک بکاتن. هەروەها چاودێری کۆرپەلە لە ماوەی ئەوەی دووگیانە و بەرزی پەستانی خوێنی هەیە زیاترە لەوەی کە یەکێک کە بەرزی پەستانی خوێنی نەبێت، دووگیانێکی سەلامەت بێت. لەوانە ئەگەر هاتوو وتمان بەرزی پەستانی خوێنەکەی لە 160 لەسەر 110 کەمتر بوو، ئەمە بۆ ماوەی 2 هەفتە بۆ 4 هەفتە جارێک پێویستە دکتۆری پسپۆڕ بیبینێت. هەروها لەوانەیە پێویست بکات گوێ لە لێدانی دڵی منداڵەکە بگیرێت، یاخود سۆنەری بۆ بکرێت. و هەروەها ئەگەر هاتوو لە 160 زیاتر بوو لەسەر 110، ئەم خانمە پێویست دەکاتن 2 هەفتە جارێک پزیشک بیبینێت و چاودێری کۆرپەلەکەی بکرێت. زۆر چاکە دکتۆرە. باسی گۆڕانکاریتان کرد لە دەرمانەکان، یعنی دایکان پێویستە بزانن لە ماوەی دووگیانیا هەموو دەرمانێک وەرنەگرن و هەموو دەرمانێکیش سەلامەت نییە بۆیان، دروستە؟ یعنی ئەبێت لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ بێ، نەوەک زیان بە کۆرپەکەی بگەێنێت. بڵێ بە دڵنیاییەوە هەندێک لە دەرمان هەیە وەکو تایازاید و ئەنجیۆتێنسین کۆنڤێرتینگ ئەنزایمەکان، ئەمانە سەلامەت نین لە ماوەی دووگیانی. لەوانەیە ئەو دایکە پێش دووگیانەکەی لەسەر ئەو دەرمانانە دانرابێت. بۆیە کە هەر زانی دووگیانە پێویستە سەردانی پزیشک بکات بۆ ئەوی دەرمانەکانی بکرێت بەو دەرمانانەی سەلامەتن. بۆ نمونە ئێمە وەکو هایدرەلازین، لابیتالۆل، نفیدیپین، متیلدۆپا، ئەوانە سەلامەتن، دەتوانین لە ماوەی دووگیانی ئەوانەیان بدەینێ و بە گوێرەی بەرزی پەستانی خوێنەکەیان زیاد و کەم بکرێت بۆی. زۆر باشە دکتۆرە. پشودان هیچ ڕۆڵێکی هەیە لە کەمکردنەوەی بەرزی پەستانی خوێنی یا کۆنتڕۆڵکردنی؟ بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو خانمێک زانیمان بەرزی پەستانی خوێنی بەرزە، ئێمە خۆمان ڕێنمایی دەکەین لە ژوورێک بێت، تاریک بێت، سترێسی دەنگ نەبێت، سترێس کەم کاتەوە. بۆیە پشودان زۆر گرنگە بۆ دایکان، بە تایبەت ئەوانەی کە بەرزی پەستانی خوێنیان هەیە. زۆر چاکە دکتۆرە. ئایا بەرزەپەستانی خوێن کاریگەری لەسەر جۆری منداڵبوونەکە هەیە کە ئایا سروشتیە یاخود نەشتەرگەریە،
و پزیشک چۆن ئەم بڕیارە دەدات؟ لەسەر شێوازی منداڵ بوون ئێمە دەبێت بزانین ئەم خانمە پێویستە کۆرپەلەکەی بە ماوەیەکی کورت لەدایک ببێت واتە بزانین لە مەترسیە ژیانی خۆی کۆرپەلەکەی یاخودنا وهروەها پێویستە هستری نەخۆشەکە بزانین ئەم دایکە پێشتر منداڵی بە سروشتی بووە دەبێت چێک بکرێتەوە بزانین دووگیانەکەی لە چەندەم هەفتەی دووگیانە و هەروەها بزانین ملی منداڵدانی گونجاوە بۆ لەدایک بوونی سروشتی فشاری خوێنەکەی کۆنتترۆل کراوە یاخودنا ئەگەر ئەمانەی کۆنتترۆل کرابوو گونجاو بوو بۆ لەدایک بوونی سروشتی ئەتوانین چانسی بدەینێ کە منداڵەکەی بە سروشتی ببێ بەڵام جاری وا هەیە دایکەکە لەگەڵ کۆرپەلەکە باری تەندروستیان لە مەترسیدایە پێویست دەکات زوو ببێت یاخود خانمەکە پێشتر هەر بە نەشتەرگەری منداڵی بووە ئێمە لەم کاتەیەوە پێویست دەکات بڕۆینە سەر نەشتەرگەری و نەشتەرگەری بۆ خاتونەکە بکەین. زۆر باشە دکتۆرە، دوای مناڵبوون بەرزە پەستانی خوێن ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی یان نەخێر پێویستە کات دایکەکە بەردەوامی پشکنین ئەنجام بدا و ڕاوێژ لەگەڵ پزیشکی پسپۆر بکە؟ بەنسبەت دوای منداڵ بوون ئێمە ڕێنمایی خانمان دەکەین بە تایبەت دوو ڕۆژی یەکەم ڕۆژانە بەرزی پەستانی خوێنیان بگرن دەرمانەکانیان بەردەوام بن نەک ئەوەی لە ماوەی دووگیانی لەوانەیە پزیشک بۆی بگۆڕێت بیکات بە دەرمانێکی تر کاریگەری دوای مناڵبوونیش ئەگەری هەیە پزیشک دەرمانەکە بگۆڕێت. بەڵێ بە دڵنیاییەوە چونکە کاریگەری بەرزە پەستانی خوێن بە ئاسانی لەسەر خانمەکە لا ناچێت بە تایبەتی 72 ساعتی یەکەم مەترسی هەر لەسەری دەمینێت بۆیە ئێمە دەیکەینەوە دەرمانێک کە کاریگەری لەسەر شیردان نەبێت دەیگۆڕین زۆربەی کات ئەگەر هاتوو خانمەکە بەرزی پەستانی خۆی گرت بە گوێرەی ئەوە دەرمانەکە کەم و زیاد دەکرێت ئەوە لە دوو ڕۆژی یەکەم لە بینی دوو ڕۆژ بۆ پێنجەم ڕۆژی دوای منداڵبوونەکەی وا پێویست دەکات ڕۆژناڕۆژێ بەرزی پەستانی خوێنی بگرێت لە بەرەوەی ئەم خانمە ئەگەری مەترسی توش بوون ئەگەر هاتوو کۆنتترۆلیش بێ ئەگەری مەترسی توش بوون بە بەرزە پەستانی خوێنی هەر لەسەر دەمێنێت. ئەی ئەگەر دایکێک پێش قۆناغی دووگیانی بەرزە پەستانی خوێنی نەبوو بێ بە هەمان شێوە کاریگەری هەردەمینێ بە گوێرەی ئەوەی تا چەند کاریگەری لەسەر خانمەکە دروست کردووە. باشە دکتۆرە، ئەگەر خانمێک لە دووگیانی یەکەمیدا تووشی بەرزە پەستانی خوێن بوو بێت ئەگەری هەیە لە دووگیانیەکانی دواتریشە ئەم مەترسی لەسەر بێت کە تووشی بەرزە پەستانی خوێن ببێتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە ئێمە لی دەترسێن کە ئەم خانمە تووشی بەرزە پەستانی خوێن بێ لە ماوەی دووگیانێکە ئەوەیە کە خانمەکە لە دووگیانی پێشتری توش بووە بە تایبەت ئەوانەی کە بۆتە هۆی ئەوەی دووگیانیەکەیان ینی منداڵبوونەکەیان بۆ ئەنجام بدرێت لە خوار 34 هەفتەی دووگیانەکەیان. باشە ئەو دایکە ئەگەری توشبوون یا مەترسی توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ و بۆڕیەکانی خوێن بۆ دروستە بێ خۆی بەرزە پەستانی خوێنەکەەوە؟ بەڵێ بەرزە پەستان لە ماوەی دووگیانی کاریگەری کاتی و لەوانەیە بۆ ماوەی درێژیش کاریگەری هەبێت لەسەر بۆڕیەکانی خوێنی لەسەر دڵی دایکەکە بۆیە وا پێویست دەکات پاش دووگیانیەکەش چاودێری خۆی بکات. زۆر چاکە دکتۆرە، ئەی توشبوون بە لەدایکبوونی پێشوەختە زیاد دەکات بەرزە پەستانی خوێن؟ بەرزە پەستانی خوێن کاریگەری هەیە زۆر جار لەدایکبوونی پێشوەختەکە هەرخۆی بەهۆی بەرزە پەستانی خوێنەکەەوە دەبێتن ئەوەک ئەوی بڵێن هاوڵ منداڵ جیا دەبێتەوە دایکەکە زووتر تووشی ژان یان تووشی خوێنبەربوون دەبێت و جۆرێکی کەش ئێمە وەکو پزیشک خۆمان بڕیار دەدەین کە ئەم منداڵە پێشوەختە لەدایک بێت بە تایبەتی ئەگەر هاتوو زانیمان کۆنتترۆل نابێت یاخود خانمەکە یاخود کۆرپەلەکە باری تەندروستیان لە مەترسیدایە ئێمە بڕیار دەدەین بەوەی کە پێشوەختە کۆرپەلەکەیان لەدایک ببێت. زۆر باشە دکتۆرە، ئەی لە ماوەی کارکردنتاندا هیچ حاڵەتێکی لەم شێوەیە هەبووە دایکێک کاتبێت بۆلاتان بەڵام حاڵەتەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بێ ئەوە حەزکەن لە چارەخانە هاوبەشی پێ بکەن لەگەڵ بینەرانمان؟ بڵێ ئێمە لە ماوەی کارکردنمان زۆر کەسی ئەو هەمان بینیەوە کە بەرزی پەستانی خوێنیان هەبووە بەڵام یەکێک لە نەخۆشەکان کە دەتوانم بڵێم لە مێشکم دەمێنێتەوە کە ئەوە بوو خانمێک بوو لە دووگیانی پێشتری تووشی بەرزە پەستان بوو لە کاتی نەشتەرگەری کرابوو دوای نەشتەرگەری بۆ ماوەی هەفتەیەک لە چاودێری چڕ خوێندرا بوو لە دووگیانی دوای ئەوەی کە هاتە لای من بە دەرمان توانیمان کۆنتترۆلی کەین تاکو گەیشتە 35 هەفتە لە 35 هەفتە بۆ ماوەی یەک ڕۆژ بەرزی پەستانی خوێنی کۆنتترۆل نەبوو بەڵام
هەموو پشکنینەکانی زۆر باش بوون نەگەشت بە ئەو حاڵەتی کە بڵێن کاریگەری لەسەر پشکنینەکانی کردووە بەڵام بە گوێرەی ئەوەی نەخۆشەکە کە بۆ ماوەی 1 ڕۆژ بەرزی پەستانی خوێنی دانەبەزی و هەروەها ژا لەسەری هەبوو سەر ئێشەی لەگەڵا بوو من بڕیاری ئەومدا کە بە زووترین کات منداڵەکەی بۆ دەربێنم کە نەشتەرگەریمان بۆ کرد تا نەشتەرگەریشمان بۆ کرد فەحوساتەکانی زۆر باش بوون کاریگەریان نەبوو تۆنانەت پاش 6 ساعت لە نەشتەرگەری نەخۆشەکە هەموو ئەو نیشانە مەترسیدارانی کە باسمان کرد لەوانە سەر ئێشە بوونی ئازاری زۆر لە بەشی سەرەوەی سکی توش بوو ئێمە تەسەوری ئەوەمان کرد کە خانمەکە تووشی دەسەموی زەخت بوو بێت هەروەها واش بوو بە زووترین کات پشکنینەکانمان بۆی دووبارە کردەوە کە بینیمان کلیەی دەتوانین بڵێن جگەری لە کار کەوتبوون ئەقراسی زۆر دابەزی بوو توانیمان بە یارمەتی پسپۆڕی هەناو بتوانین بێ ئەوەی بخەوێندرێت لە چاودێری چڕ هەر لە قاوش بۆ ماوەی 2 ڕۆژ کۆنتترۆلی زەختی بکەین و بتوانین فەوساتەکانیشی بێتەوە سەر ینی فەوساتەکانیشی بگاتەوە نۆرماڵ و هەروەها توانیمان چەند بتڵێک خوێن و ئەقراسی بدەینێ بۆ ئەوەی باری تەندروستی نەخۆشەکە جێگیر بێت الحەمدلله نەخۆشەکە زۆر سەلامەت بوو خۆی و کۆرپەلەکەی زۆر باشە دکتۆرانی لێرە تەرکیزی شتێکم کرد لەگەڵەوەی کە پشکنینەکانیشی نۆرمال بوون ئاسایی بوون بەڵام ئێوە لەبەر حاڵەتەکەی و هەستان کرد بوو بۆی کە حاڵەتەکەی مەترسیدارە بڕیارتاندا کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەن و لە دایکبوونی پێشوەختە ئەنجام بدەن و لە دوای نەشتەرگەریەکە اینجا دەرکەوت تەئسیراتەکانی لەسەر خانمەکە زۆر بووە بەڵێ بۆیە من دەڵێم خانم نابێت بڵێت من ئەوە منداڵم بوو تەواو کاریگەری لەسرم نامینێ ئەمە یەکێک لەو حاڵەتانەیە کە هەموو پشکنینەکانی کێشیان نەبوو بەڵام چەند سەعاتێک دوای منداڵبوونەکە تووشی هەموو مەشاکلەکانی بەرزی پەستانی خوێن بوو تەنانەت لە کاریگەری لەسەر پشکنینی خوێن لەسەر جگەر لەسەر گورچیلەکانی هەبوو ئەوانەی هەموو ڕێژەکانیان بەرز بوو بۆ تەنانەت گەشت بۆ ئەوەی کە گورچیلەی پەک بکەوێت ینی بۆیە خانمی دووگیان نابێ بڵێ من کار منداڵەکەم بوو تەواو هیچ کاریگەریەک لەسەر نامینێ 72 ساعتی یەکەم زۆر مهمە ئەگەری هەیە لە خلالی ئەو 72 ساعتە هەموو مەترسیەکانی بەرزەپەستان لە خانم بەدەر بکەوێت زۆر باشە دکتۆرە ئەی پەیامتان چییە بۆ ئەو خانمانەی کە دووگیانن و بەرزەپەستانی خوێنیان هەیە یا ئەو خانمانەی کە دەیانەوێت دووگیان ببنیانی پلانی دووگیان بوونیان هەیە لەوەی کە چۆن خۆیان بپارێزن لە توشبوون بە بەرزەپەستانی خوێن بەڵێ پەیامی من بۆ ئەو خانمی کە پلانی هەیە دووگیان بێت ئەگەر هاتوو هۆکارە سەرەکیەکانی بەرزی پەستانی خوێنی هەبوو لەوانە خۆی دایکەکە با بڵێن لە خۆی پێشتر لە دووگیانی پێشتری هەیبووە یاخود نەخۆشی شەکرەی هەیە یاخود خانمەکە ئەگەر هاتوو تەمەنی لە 30 ساڵ بەسەرەوەیە یاخود قەڵەوە BMI لە 35 زیاترە ئەمە دەبێت پێش ئەوە پلانێک بۆ دووگیانەکەی دابنێ سەردانی پزیشک بکات بۆ ئەوەی لە ماوەی دووگیانەکەی بە دوور بێ لە مەترسیەکانی بەرزەپەستان و هەروەها ئەگەر خانمێکیش خۆی پێشتر بەرزەپەستانی خوێنی هەیە و لەسەر دەرمانە وە پێویستە هەر پێش دووگیانەکەی پزیشکی پسپۆڕ ببینێ لەوانەیە پێویستی بە گۆڕینی دەرمانەکانی بێت لەوانەیە چاودێری ئەوە بکرێت بزانانی کاریگەری چەند لەسەر دایکەکە هەیە تاکو بە دوور بێت لە مەترسیەکانی لە ماوەی دووگیانی زۆر باشە دکتۆرە زۆر بەخێبن ئاوادانتان کردەوە زۆر سپاس بۆ کات بەخشینتان زۆر سپاس بۆ ئێوەش دەستەکان سەلاش بێ زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون